سڵاوتان لەوێ بینەرانی بارمیدیا درەنگانی شەوی ڕابردوو گەنجێک بەناوی ڕێبی سەرباز گیان لە دەستدەدا پێی ئەو بەدوادارچوونانەی کە بارمیدیا کردوێتی بۆ گیان لە دەستدانی ئەم گەنجە دوای ئەوەی چەند ڕۆژێک کە بێتاقەتی پێوە دیارە و لە ماڵەوە یاخود کە سوکارەکەی پێی دەڵێت سەردانی مەلایەکی ئاینی بکە یاخود سەردانی بەیتارێک بکە ئەویش سەردانی یەکێک لە مەلا ئاینەکان دەکا ئەمە بە پێی ئەو زانیاریانی کە دەست بارمیدیا کەوتووە مەلاکە پێی دەڵێت تۆ جنت لە جەسەتدایە بۆیە بێتاقەت و خواردنت کەم بۆتەوە مەلایەکە بۆ ئەو چارەسەرکردنی ئەم گەنجە و هاوکات پێشی دەڵێ کە ناوکت کەوتووە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی ئەم گەنجە خۆی بەسەر جەستەی دادەدا یاخود پاڵەپەسۆیەکی زۆر دەخاتە سەر سک و جەستەی ئەو گەنجە گەنجەکە زیاتر وەزعی تێک دەچێت و دەگەندرێتە نەخۆشخانە و گیان لە دەست دەدا لەوێ بەپێ و بەدوادارچوونانە یاخود بەپێی ئەو زانیاریانێک کە بارمیدیا لە پزیشکی دادی سۆران دەستی کەوتووە گەنجەکە تووشی خوێنبەربوون بووە لە خوێنبەربوونی ناوەچی بووە پۆلیسی سۆران ئەم زانیاریای بۆ ئێمە ڕاست کردەوە کە کەسێکیان دەستگیر کردووە و ئەمڕۆ بەو پێی پشووە بەڵام لە ڕۆژی یەکشەممەوە لێکۆڵینەوە لە چۆنیەتی مردنی ئەم گەنجە دەکرێت گەنجەکە تەمەنی 24 ساڵە خێزاندارە فەرمانبەری تاقیگای تەندروستی نەخۆشخانەی ئاشتی قسەی کۆتایی ڤار دەیکات.